مانگێک بۆ لالەزار و 30 ڕۆژ بۆ بێدەنگی ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگر و ڕۆشنبیر. پێشتر بۆ ڕووداوێکی یاسایی ڕۆژانە هاواریان ئاسمانی دەچەنی ئەوەی حەق و ناحەق بووایە باسییان دەکرد کێبڕکەی ئەوەیان بوو کامیان زووتر هەڵوێستی هەبێت و قسە بکات کەچی 30 ڕۆژە لە ئەست کارەساتەکەی لالەزار بێدەنگیان هەڵبژارتووە چارەنووسی سەرۆکی بەرەیەک و دەیان کەس لە ناڕوونی و تاریکیدایە 30 ڕۆژ پێش ئێستا تانک و درۆن دووکەڵی شەڕیان کرد بە قورگی شاری ڕۆشنبیری کوردستاندا دەیان منداڵی هەژار بوونە قوربانی بە ئاشکرا شەڕیان نایەوە و ماڵی خەڵکیان وێران کرد بەڵام ئۆپۆزیسیۆن چالاکوان ڕووناکبیر و ڕەخنەگر و ئەوەی پێشتر بۆ وشکبوونی گیایەک هاواری مرۆڤ دۆستی و ژینگە دۆستی هەڵدەستا مانگێکە لە ئەستەم کارەساتە بێدەنگن و کەمترین هەڵوێستیان نەنوانتووە یا لەمەش جگە لە دانپێدانانێکی گوماناوی تاوەکو ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەکی نوێی لەبارەی چارەنووسی لاهور شێخ جەنگی وڵات شێخ جەنگی ئەو کەسانەی بێسەروشێن بوون لە شەڕەکەدا و ئەوانەی دەستگیر کراون بۆ ڕایگشتی و خەڵک بڵاو نەکردوێتەوە هەڕەشەکردن لە ئەندامان و لایەنگرانی بەرەیگەل دەستگیرکردن و تاڵانکردنی مڵک و ماڵیان بەزاندنی سنوورە کەسیەکان و کەڵک وەرگرتن لە فەیسبوک و ئەکاونتە کەسیەکانی پۆڵات شێخ جەنگی بۆ دەستگیرکردنی خەڵک ئەو کوتانە سەرماڵ و مڵکی خەڵک و دەیان کردەی دیکە کە تاوەکو ئێستاش بەردەوامە لە جیات یاسا و ڕوونکردنەوە و دابینکردنی ئارامی کار و کردەوەی و هێزانە بووە ئەمڕۆ 30 ڕۆژ بەسەر شەڕەکەی لالەزاردا تێدەپەڕێت تا ئێستاش دیار نییە لاهور شێخ جەنگی و هاوڕێکانی کەی دادگایی دەکرێن و چ چارەنووسێک چاوەڕوانیان دەکات.